تاقمی جلی کوردی کامل دەرمانهێناوەتەوە لە ناو ئاوەڕۆیە. جەنابێت بەرپرسی ئاوەڕۆی سلێمانیت شتی سیر تا ئێستا چیتان دۆزیوەتەوە ناو مەنهۆڵەکانە لە شارەکەیە؟ وەڵاهی بە پێی ئیشی ڕۆژانە کە ئێمە ئەو شتانە حاڵەتانەمان دیوە، مەسەلەن جار هەبووە ویلی سیارەمان دەرهێناوەتەوە لە ناو ئاوەڕۆیە، جێکی سیارە. چێکەم شتان لەوێ؟ وەشاری هاوڵاتیان ئەو وایزانیوە ئەو ئاوەڕۆی کە لە بەردەمیایەتی هەموو شتێک ڕاییەکا و نەجاتیە بێ لە کۆڵ ئەویە کاتەوانێ. ینی مەسەلەن من بە چای خۆم بینیومە تاقمی جلی کوردی کامل دەرمانهێناوەتەوە لە ناو ئاوەڕۆیە. مەبەستم دی ئەوەیە کە پێشتر وازانراوە ئاوەڕۆ ڕایکەری هەموو خۆڵ و خاشاک و زبڵێکە، بەڵام ئێستا سوپاس بخوا وشیارێکە زیای کردووە، ئەو دیاردانە زۆر کەم بوونەتەوانێ. ئەی لەناو ئەو ئاوەڕۆ سنووقیانێکە هەیە بۆ ئێمە جارێک بۆ دی سیارەمان تیا دەرهێناوەتەوانێ. بەچی جێی بۆتەوە؟ وڵاهی وازانراوە ناڵێم ئێمە ئێشتا ئەو ئاوەڕۆ سنووقەکە تەواو نەبوو خستبیانە ناوی بە حسابیەوەی ئاو ئەی بە ینی هۆشیاری بەو شێوەیە ساڵانی پێشتر واهی بوو، بەڵام ئێستا زۆر باشتری